بینەر و بیسەر ئازیزەکانم لە هەر شوێنەکە سڵاوێمەتان لێبێ و ئەم کاتتان باش هیوادارم ئێوارەیەکی پڕخێر و خۆشی بەسەر بەرن. وەک دەزانن ئێواری سلێمانیەکێکە لەو پرۆگرامانەی کە هەمیشە پێمان خۆشە کە پرزانیاریتان بکەین ئەو بابەتانە بخەینەڕۆ کە کێشەی ڕۆژانی هاوڵاتیانە. پێمان خۆشەکە لە پرۆگرامەکەمانە هەموو چین و توێژەکان کێشە و گرفتەکانیان بخەینەڕوو. بۆ ئەمڕۆ لە بەرنامەی ئێواری سلێمانی میوانداریەکێک لە کۆمەڵەکانی پەیوەست بە خاوەن پێداویستی تایبەتمان کردووە کە ئەویش باز لە کێشە و گرفتەکانی توشبوانی هیمۆفیلیا ئەکەین و هەروەها میوانەکەشم زۆر بەڕێز کاک زانیار عادلە کە بەڕێزیان سەرۆکی کۆمەڵەی هیمۆفیلیای کوردستانە. کاک زانیار زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەخێر بێی. سپاس بۆ جەنابتان و سپاس بۆ بینەرانی بەڕێزیش. مەمنونم. سەرەتای پرسیارەکانم خۆشە لەوە دەست پێ بکەم بزانم هیمۆفیلیا چیە، بەچی ئەوترێت هیمۆفیلیا؟ طبعا خۆی گەورە کە ئینسانی خەڵق کردووە کۆمەڵە تایبەتمەندی و سیفاتی جوانی پێداوە، ڕەنگە ئاگادار نەبین چێتاوەکو نەقسێکمان نەکەوێت و دەرنەکەوێتایە. بەدڵنیایەوە پرۆسەیەکە لە لەشی هەموو کەسێکە احتیمالە ڕوودا پێوترێ خوێنبەربوون. بەڵێ ئەم خوێنبەربوونە ئاسایی لە هەموو کەسێکە ئەگەری ڕوودانی هەیە. ئەو کەسی کە پێوترێت هیمۆفیلیا پرۆسەی خوێنبەربوونەکەی بەڕێکی ڕوونادا، بۆیە خوێنبەربوونەکەی بەردەوامە بێ، بۆ ئەوەی لە بەرچاوی بینەران ڕوون بێت. بۆ پرۆسەی خوێنبەربوون لە کەسێکی ئاساییە نزیکەی 15 پرۆتین ڕۆڵیان هەیە. ئەم 15 پرۆتینە لەش بەرهەمی ئەهێنێ لە کاتی پێویستە ئیشەکەن کارلێکەکەن پێکەوە بۆ ئەوەی خوێنبەربوونەکە بوەستێنەوە. جا خوێنبەربوونەکە چ لە ناو لەشا بێت کە لە ناوەکی بێ یا چ لە دەرەوە بێت. ئەو کەسەی کە هیمۆفیلیای هەیە یەکێک لەو پرۆتینانەی نەقسە کە پێوترێت پرۆتینی ژمارە 8 یاخود پرۆتینی ژمارە 9. کاتێ نەقز لەم پرۆتینەیە ڕوو ئەدا یا کەمی هەیە لە لەشی کەسەکەی ئەم دوو پرۆتینەی نییە، ئەو کاتە کەسەکە تووشی هەر خوێنبەربوونێک بێ هەر بەردەوامە. و جەنابیشتان و بینەرانیش ئازانن کە خوێنبەربوونی بەردەوام ئەبێتە هۆی ئەوەی کە ژیانی کەسەکە بکاتە مەترسیەوە و کۆتایی بە ژیانی بێنێ. بۆیە کێشەی سەرەکی هیمۆفیلیا بە سادەتر ئەوەیە کە خوێنبەربوونێکی بەردەوامی بۆ ماوەیە. باشە. و لەشی کەسەکە خۆی لە تەبیعە ناتوانێت خوێنبەربوونەکەی خۆی ڕاگرێت. ئەمە هیمۆفیلیا بوو. باشە. بزانم چەند جۆری هەیە و مەسەلەن نیشانەکانی ئەم نەخۆشی ئەتوانی وەکو نەخۆشیش باس بکرێت؟ نەخۆشیە بەڵێ باشە. بزانم هۆکارەکانی چین وە چەند جۆری هەیە؟ طبعا هۆکارەکانی پەیوەندی بە خودی کەسەکەەوە نییە بڵێ بەهۆی ئەوەی شەکری خواردوە یا بەهۆی ئەوەی فڵان چالاکی کردووە. هەر کەسەکە لەگەڵ لەدایک بوونیە کاتێک خەلیتەی کەسەکە لە ڕووی جیناتیەوە لە لەشی دایکیا دروستە بێت کە هێشتا کێنە نەهاتۆتە دنیاوە، هەڵەیەک ڕوو ئەدا پێوترێ بازدان. بازدانێک ڕوو ئەدا لە جینەتیکی ئەم کەسەیە، بۆیە ئەو کەسە ناتوانێت ئەو پرۆتینە بەرهەم بێنێ. واتە کەسەکە هەر لەدایکە بێ بە توشبوون بۆ حاڵەتەوە لەدایکە بێ و هەتا ڕۆژی مردنی حاڵەتەکەی لەگەڵا بێ. باشە. و دوو جۆریشی هەیە، جۆرێکی پێوترێت هیمۆفیلیای A و جۆرێکی پێوترێت هیمۆفیلیای B. هیمۆفیلیای A ئەو کەسانەیە کە لە پرۆسەی خوێنمایاندنا وەکو وتمان نزیکی 15 پرۆتین ڕۆڵی هەیە، زیاتر لە 15 پرۆتین. لەم ڕیزبەندەیە کە پرۆتینی ژمارە 8 نەقز بوو، کەسەکە کە پرۆتینی ژمارە 8 نەقز بوو پێوترێت ئەم کەسە هیمۆفیلیای A هەیە. ئەگەر هاتو پرۆتینی ژمارە 9 نەقز بوو ئەو کاتە پێوترێت هیمۆفیلیای جۆری B هەیە. و بۆ زانیاری بینەرانیش ئەم پرۆتینانەی تر لە 1 و 2 3 و 4 و 5 و 6 و 7 و هەتاوەکو 10 و 11 و 12 و 13 هەر یەکێک لەمانش ئەکرێ نەقز بێ، ئەوی شەریکی و ناوێکی خۆی هەیە. و سەرنجامی هەموو ئەم نەخۆشیانە یەک نیشانەیە، ئەوی شەوەیە کەسەکە کە تووشی خوێنبەربوون بخوێنی ناوەستێتەوە. باشە. پلەبەندی هەیە مەسەلەن لە ڕێژەی هیمۆفیلیا کە مەسەلەن خراپتر بێت یاخۆ باشتر بێت؟ هەر جۆرێکی هیمۆفیلیا ئەکرێ بە 3 بەشی تراوە. ئەوی جۆرێکیان هەیە زۆر توندە، ئەمە لەسەر ئەساسی کاتێک کەسەکە هاتە دنیاوە خوێنی لێوەرەگری پشکنین بۆ ڕێژەی فاکتەرەکە بزانین لە لەشی ئاچانە. ئەگەر ڕێژەی فاکتەری خوێنمایاندن لە کەسێکی ئاساییە 195 و 197 باشە، بۆ کەسی هیمۆفیلیای ئەەکەی ئەگەر 101 یا کەمتر لە 101 بوو ئەو کەسە پێوترێت هیمۆفیلیای جۆری توند. بارودۆخی ئەم کەسە کە دوای لەدایکبوون زۆر قورسە بێت، چکە زۆر جار هەیە بە خواردنی مەساسەیەک لە مناڵیە ئەبێتە هۆی خوێنبەربوونی زمانی، ئەبێتە هۆی خوێنبەربوونی پووکی و بەردەوام ئەبێ بەڕێی خەسخانەوە بێت. ئەگەر هاتوو لە 101 بۆ 102 بوو ڕێژەی فاکتەرەکەی ئەو کاتە پێوترێت هیمۆفیلیای جۆری ناوەند. ئەمەیان تۆزێک لەوەی تر باشترە، تۆزێک لەوەی تر باشترە. و ئەگەر هاتوو لە 134 بەرەو سەر بوو هەتاوەکو نزیکی 165 ئەوە پێوترێت هیمۆفیلیای جۆری نەرم. بۆیە بەم سێ پلەیە
دابش کراوە. زۆر باشە باسیەوە تر کە هەر کەسێک هەڵگری ئەم نەخۆشیە بێ نەخۆشی هەیە هەر لە لەدایک بوونیەوە دەرئەکەوێت کە ئەم نەخۆشی هەیە بزانم هیچ کات بۆ ماوەی کاریگەری هەیە لەسەر نەخۆشیەکە هەر بە بۆ ماوەی هەر بە بۆ ماوەی ئەگوێزرێتەوە ئەو کەسەی کە لە دایک ئەبێت کە تووشبووی نەخۆشیەکە دایکی هەڵگری نەخۆشیەکە باشە زیاتر لە دایکەوە وەرەگرێ طبعا نەخۆشیەکە لە بەرەوەی لەسەر کرۆمۆسۆمی ئێکسە پێوترێت ئێکس لینک دیزیز واتە نەخۆشیەکە بەسراوە بە کرۆمۆسۆمی ئێکسەوە لە ڕووی پزیشکیەوە بۆیە لە ئافرەتا دەرناکەوێت لە ڕێگەزی مێیان نەخۆشیەکە دەرناکەوێت تەنیا هەڵگرن کە هەڵگرن هیچ کێشەیەکیان نییە بە تەبیعی ئەژی لەگەڵ ئافرەتێکی ترا فەرقی پێ ناکرێت بەڵام کە مناڵێ بێت ئەو کاتە مناڵەکەی هەڵگیر تووشبووی نەخۆشی هیمۆفیلیا ئەگەر کوڕبێت بزڵبن ئەگەر ئافرەت بێ احتیمالەکە یا ئافرەتێکی تەبیعی دەرچێت یا ئافرەتێکی هەڵگر بێت لەو کاتەشە کاتێ بە زاهیرەن سەیرەکەی هیچ کێشەیەکی نییە. زۆر باشە ئەمە لە ڕووی زانستیەوە باسمان کرد دەستت خۆش بێ سواز بۆ زانیاریەکانە پێم خۆشە باسێکی کۆمەڵەکەتمان بۆ بکەین زانین ئەم کۆمەڵەیە ساڵی چەند دامەزراوە چۆن بیرتان لەوە کردەوە کە ئەم کۆمەڵەیە دابمەزرێن تایبەت بەم نەخۆشیە چۆن ئێستا لە هەرێمی کوردستانیشەیە کۆمەڵەی هیمۆفیلیا کاتی خۆی لەگەڵ کۆمەڵی تالاسیمیا بەیەکەوە دروست بوون لە نەوەتەکانەوە کۆمەڵێک کەسی باش هەوڵیان بۆدا کۆمەڵی هیمۆفیلیا و تالاسیمیایان دروست کرد و ماوەیەکی زۆر لە چالاکی پێکەوە بەردەوام بوون تا ساڵی 2011 دواتر بە بڕیارێک کۆمەڵی هیمۆفیلیا بەجیا لە دهۆک دروست کراوە لە هەولێر دروست کراوە لە سلێمانیش کۆمەڵەکە دروست کرا بۆیە سێ لقتان هەیە سێ لقمان هەیە بەڵێ لقی سەرەکیەکەی لە هەولێرە لقێک لە دهۆک و لقێک لە سلێمانی باشە دواتر لقی سلێمانی ئەو کاتی کە دەست کرا بە دروستکردنی کۆمەڵە کەسی نەخۆشی هیمۆفیلیا و کەسیکاری هیمۆفیلیا هەوڵێکی زۆریان بۆدا کەوتینە قەیرانی داراییەوە لە ساڵی 2014 بۆیە بۆ کۆمەڵی هیمۆفیلیا لە کۆمەڵی تالاسیمیا جابووە سربەخۆیی وەرگرت بەڵام هیچ هاوکاری و ئۆفیس و بنکە و بارگایەکی پێنەدرا لەو کاتەوە تاوەکو ئێستا کە نزیکی 10 ساڵی ڕێکە کۆمەڵی هیمۆفیلیا بەبێ ئۆفیسە بێ بنکەیە بێ بارگای بێ پاڵپشتیە باشە ئەچە من کە کاروباری کۆمەڵی هیمۆفیلیا ڕایی یەکەم لەناو ماڵەکەی خۆما بۆکسێکم بۆ دانا و فایدم بۆ دروست کردو و دۆسیەکی تاکێکی تایبەتم تەرخان کردو بە دۆسی کۆمەڵی هیمۆفیلیا لەناو ماڵی خۆمە هەتا ئێستا بێ ئۆفیس و بێ بنکەین لە کاتێکە نووسراوی فەرمی وەزارەتمان هەیە وەزارەتی ناوخۆمان هەیە هەموو ئیشەی دارەکانمان تەواو کردووە بەڵام کە سەر لە هەر لایەنێکی فەرمیە دەین ئەڵێ شوێن نییە و بەدەسەڵاتی ئێمەیانە باش بزانم ئەو کارانی کە تۆ ڕای ئەەکەیت و بۆ ئەو توشبووانە بزانم کارەکان خۆی لە چیە ئابینێتەوە زیاتر چییە ئەو بابەتانی کە پێشکەشی توشبووان ئەکرێت طبعا ئێمە بەردەوام تەنسیقمان لەگەڵ نەخۆشخانەی هیوایە هەیە چونکە چارەسەرەکەمان لە نەخۆشخانەی هیوایە زۆر جار هەیە کە زانیاریەک دێ یا عیلاجێکی تازە دێ یان دەرمانی تازە دێ نەخۆشخانەی هیوا ئێمە ئاگادارەکەنەوە ئێمەش ڕاستەوخۆ لە بەرەوەی بەردەواملیکمان لەگەڵ نەخۆشەکانی خۆمانە هەیە کۆمەڵێک گروپمان هەیە ڕاستەوخۆ لە گروپانە دایانی کە ئەو ئاگاداری لە نەخۆشخانەوە هاتووە نەمە یەک دوو ئێمە پشگیریان بۆ ئۆکەین بۆ نەخۆشەکانی خۆمان کاتێ سەردانی ناوەندێکی خوێندنەکەن سەردانی وەزارەتێکەکەن سەردانی دامەزراوەیەکەکەن لە ئێستاە 4 خوێندکاری خوێندنی باڵا کە ئەڵم خوێندنی باڵاوەتە پەیمانگا و زانکۆکان لە زانکۆ تایبەتەکان ئەخوێنن بەهۆی هەوڵەکانی ئێمەوە بەهۆی کتاب و نووسراوی فەرمی کە لە وەزیر و وەزارەتمان وەرگرتووە توانیمانە دیسکاونتی 100% بۆ نەخۆشەکانمان بکەین واتە نەخۆشانی هیمۆفیلیا ئێستا لە هەر شوێنێک لە زانکۆیەکی ئەهلی لە هەرێمی کوردستان بخوێنن داشکاندنی 100%یان بۆ کرێت لەلایەن زانکۆ زۆر باشە واتە لە ڕووی پەروەردەییەوە ئێوە ئیشی خۆتان کردو بۆ لە ڕووی تەندروستیەوە ئەوەش ئێمە چی ئەکەین بەردەوام لە هەوڵی ئەوەیان کە زانیاری بین بە نەخۆشەکان چونکە ئەم نەخۆشە شتێک نییە بڵێ پەتایەکم گرتو تێپەڕێنم پێویستی بە هەڵمەتێکی باشی هۆشیاری هەیە کە نەخۆشەکان تیان نابێ و خۆیان ڕابێنن لەسەر ئەو هۆشیاریە بۆیە ئێمە هەوڵ دەین و بەردەوام ئەوەشمان کردو کە زانیاری دەین بە دایک و باوکی نەخۆشەکان چونکە بەجددی دۆخی هیمۆفیلیا دۆخێکی تایبەتە قورسە طبعا هەر کەسێک بێت تووشی حاڵەتی ڕیخۆڵە کوێرە بووە وایە نەشتەرگەریەکی ڕیخۆڵە کوێرە گریمان یەکتر دەچیتە خەسخانە و بۆتەکەن ئەمە گریمان لە خەسخانەیەکی ئاهلی کردت بە 250,000 بە 300,000 تێئەپەڕێ بەڵام نەخۆشی هیمۆفیلیا ئەگەر ڕیخۆڵە کوێرەشی بێ هیچ دکتۆرێک ئامادە نیە نەشتەرگەری بۆ بکات چونکە خوێنبەربوون ناوەستێتەوە کەسەکە بەهۆی ڕیخۆڵە کوێرەکەەوە نامرێت بەهۆی خوێنبەربوونەکەەوە ئەمرێ بۆیە ئەبێ پزیشکەکان بڕی پێویست عیلاجی بۆ دابینکەن تێچووی هەر عیلاجێک کە لە خەسخانەی هیواوە دابینەکرێت بۆ ئەم نەخۆشە پێش نەشتەرگەریەکەی نزیکە بێتەوە لە 7 دەفتەر واتە بۆ هەر نەخۆشیەک
بۆ هەر حاڵەتێکی دەرەکی بۆ هەر بابەتێکی تر کە احتیمال لە ڕووی تەندروستی و تووشی هەر نەخۆشێکی تر بێ تووشی نەخۆشی هیمۆفیلاشە بێ و لەگەڵ ئەوەشان نەخۆشی هیمۆفیلا بۆ هەر چارەسەرێکی پزیشکی تەنانەت بۆ دامپڕکردنەوەیەک بۆ دان هەڵکێشانێک پێویستی بەوەیە بەلایەنی کەمەوە بای 56 وەرەقە 70 وەرەقە عیلاج بەکاربێنێ پێشەوەی دانەکەی دەربێنێ زۆر ئاگاداری خۆیان بن یعنی ژیانیان زۆر قورسە و بەجددی ئەوەی کە ئەتوانێت فریای ئەم دۆخەکەوێت تەنیا هۆشیاریەکی باشی دایک و باوکە سەبارەتەوە نەخۆشیەکە و بزانن بە زووترین کات هەر کاتێ تووشی خوێنبەربوون یەکتر چارەسەریکەن ئێمە بە حکمی ئەو ئەزمونەی هەمانە لەگەڵ نەخۆشی هیمۆفیلایە و طبیعەتێک هەیە هەر بەعام ئینسان خاوا دروستی کردووە کە حەز ناکە نەخۆشی قبولکە یعنی کاتێ هەواڵی هەر نەخۆشیێک بە هەر کەسێکە درێ قبوڵی ناکە ڕەتێکاتەوە چونکە پێی وایە نەخۆش نییە بە ئیجباری ئەکەوێتە ژێر ئەو قەناعەتی کە قبوڵی کە ئەم کەسە نەخۆشە باشە ئەم حاڵەتە لە ناو هیمۆفیلاشا هەیە بۆیە زۆر جار نەخۆشەکە تووشی خوێنبەربوونێکی ناوەکیە بێ دایک و باوکاڵە با عیلاجی بۆ نەکەین بەشم خۆی چاک بێ لە کاتێکە ئەم خوێنبەربوونە ناوەشیە بەردەوام زەرە لەو نەخۆشەدا و ئەوەی کە ئێمە بەردەوام بە دایک و باوکان ێڵین کە مناڵەکانیان نەخۆشە هەتا و کاتی مناڵن تەنیا پابند بن بۆ عیلاجی کە بۆیان داڕەوە لە کاتی خۆی عیلاجی بۆ بکەن بۆی خوێنبەربوونەکە تەسیری لەسەریان نەبێت زۆر باشە بزانم باسی ئەوەت کرد کە لە ڕووی پەروەردە خوێندنەوە زۆر مەسەلەن ئێوە هاوکارتان بزام لە ڕووی تەندروستی شەوار بە هەمان شێوە مەسەلەن کەرتی تەندروستی و پەروەردە خوێندنی باڵا مەسیە کەرتی زۆر گرنگن لە ئێستاە و بە تایبەتیش بۆ ئەم توش بووانە بزانم ئێوە وەکو سەرۆکی ئەم ڕێکخراوە تا چەند لە ئەرکی ئەوان و کاری ئەوان رازین تا چەند بەپێی ئەو گرنگی ئەو نەخۆشی و قورسی ئەو نەخۆشیە مەسەلەن کارتان بۆ کراوە طبعا ئێمە بە سوپاسەوە وەزیری خوێندنی باڵا هاوکاری تەواوی ئەو نەخۆشانەی کردو و هاوکاری تەواوی چین و توێژەکانی تریشی کردووە ئەوانەی کە سوکاری شەهیدن ئەوانەی خەوان بەداویستی تایبەتن لەمانە لە ئۆفەرەکانی وەزارەتی خوێندنی باڵا نەخۆشانی هیمۆفیلیاش سوودمەند بوون بۆ چەند داواکاریەکیشمان پێشکەش بە وەزیری پەروەردە کرد بۆ ئەو پەیمانگایانەی کە سەر بۆ وەزارەتی پەروەردن کۆمەڵک پەیمانگامان هەیە لە شار و شارۆچکەکانی هەرێمە کە خوێندکارە توانێت لە پۆلی نوێی بنەڕەتیوە بڕات بووی ئەو پەیمانگایانە سەر بە وەزارەتی پەروەردن سەر بە خوێندنی باڵانین چەند جارێک لە ڕێی چەند کەسایەتیەکەوە داوامان لە وەزیری خوێندنی باڵا کرد کام بۆ من مەجباری نەخۆشەکانی ئێمە لە هەموو سنووری سلێمانی و بەڕانی و بە قەڵاتزێ و بە ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و بە پارێزگای هەڵەبجەشەوە ژمارە ئەو نەخۆشانی کە لای من تۆمارکراوە نزیکی 130 نەخۆشە لەم 130 نەخۆشە بەشێکی هەر مناڵە بەشێکی مەسەلەن تەمەنی 2 ساڵە بەشێکی 30 ساڵە بەشێکی تەمەنی لە خوێندن چۆتەوە مەسەلەن مواڵدی 60-70-80کانە باش ئەمانە هەمویان هەر ئەندامن ئەوانیان ئەندامی کۆمەڵەکەن ئەم هەموو نەخۆش یعنی ڕەنگە ئەو کەسەی کە پێویستی بە خوێندن بێ لە پەنجەکانی دەست تێپەڕ نەکە داوامان لە وەزیری خوێندنی باڵا کرد دۆخەکانمان ڕوون کردەوە لە ڕێی چەند پەرلەمانتارێکی بەڕێزی خولی پێشووە خوێندنی باڵا بەڕێز دکتۆر ئالان وتی ئێمە ئەمە لەسەر ئێمە قورسە و ناتوانین ئەو بڕیارە دەرکەین کە ئەم کەسانە لە پەیمانگاکان وەربگیرنە بێ بەرامبەر باشە چەند جارێک محاولەمان کرد هیچ جوابێکمان دەست نەکەوە لە لایەنی پەروەردەوە بۆیە بەڕاستی لە لایەنی وەزارەتی پەروەردەوە هاوکاری نەکراین و لە لایەنی تەندروستیشە وەزارەتی تەندروستی تەنیا ئەوەیە کە دەرمانەکان دابین نەکرێن ئەوێنی هەموو ئەو دەرمانانەی کە تایبەتن بە نەخۆشانی هیمۆفیلە لەلایەن حکومەتی عێراقیەوە دابین نەکرێن نەک لەلایەن حکومەتی هەرێمەوە بودجەی مەرکەزیمان هەیە بۆ دەرمان هەر نەخۆشەکە عیلاج وەرەگرێ ناوەکەی تۆمارەکرێت بەپێی سیستەمێکی چۆنیەک لە هەموو عێراقە بۆی ئەم ناوە دووبارە نەبێتەوە و بڕی ئەو نەخۆش و ئەو ناوی کە هەیە عیلاجە نێردرێ بۆ ئەو پارێزگایە چکە لە هەر پارێزگایەکە مرکزێکی چارەسەر هەیە باشە سەبارەت بە پرسیارەکەی ترێت لەلایەنی وەزارەتی تەندروستی و ئەم ئیشەمان بۆکەن کە دەرمانەکان بە ڕێکوپێکی ئەگات ئەم فترەی 4-5 ساڵە زۆر باش بووە و لەلایەکی ترەوە بۆ چارەسەر و نەشتەرگەری کاتێ حاڵەتێکی دەرەکیمان تووشە بێ وەکەر نەخۆشێکی تر مەگەر تەنیا لەلای عیلاقی شخصیەوە یا بە پەیوەندیەکی شخصی پەیوەندی بە دکتۆرەکەواکەین کە دۆخ و حاڵ و گوزەرانی ئەم نەخۆشە ئاوا هەیە خۆی قەرار ئەدا کە هاوکاری بکایان ئەڵێ لەم نەشتەرگەریە من حەقی خۆم وەرناکرم یا داشکاندنتان بۆکەم بۆ نەخۆشێکی ترگریمان ئەم نەشتەرگەریە 30 وەرەقی تێچێ بۆ ئێوە ئەەکەم بە 20 وەرەقایکەم بە 15 وەرەقە ئەمە ئەکەوێتە سەر شخصی ئەو کەسی کە ئێمە ئیشمان تێکەوێت نەک ئەوەی کە بڵێن قەرارێکمان بەدەستەوەی بەپێی ئەو قەرارە حکومەت ملتەزیمەکە کە لە هەر نەخۆشخانێکە بە ئیشەکەی بکرێ بە بێ بەرامبەر بەڵێ باش بزانم کۆمەڵەکەتان چۆن ئەندامی هەیە گەرەوەنی
ئێمە کۆمەڵەکەمان لە ئێستا 130 ئەندامی هەیە. ئەمە بەس بۆ ئەم سێلەکەی لە هەرێمی کوردستانە؟ بەس لەقی سلێمانی. بەس لەقی سلێمانی. کە لەقی سلێمانی ئیدارەی گەرمیان و ئیدارەی ڕاپەڕین و پارێزگای هەڵەبجەش ئەگرێتەوە. بەڵێ. ئەمە لەم لەقی ئێمە 130 ئەندام هەیە و لەقی هەولێریشمان هەیە کە نزیکەی 250 ئەندامی هەیە. لەقی دووهۆکیشمان هەیە کە نزیکەی 250 ئەندامی هەیە. ڕاستە پارێزگای دووهۆک پارێزگایەکی بچووکە بەڵام بەخۆی کۆچکردنی ئاوارەکانی مووسڵە و شنگالەوە لە ماوەی پێشوە کە هاتنە ناو پارێزگای دووهۆکەوە و توژبووی هیمۆفیلیاکانی ئەوێش کەوتونەتە سەر پارێزگای دووهۆک بۆیە ژمارەی نەخۆشانی هیمۆفیلیا لەو پارێزگایان زیادی کردووە. ئێمە نەخۆشەکانمان یەکێک لە کێشەکانمانەوە کە نەخۆشەکانمان بڵاو بوونەتەوە. یعنی تۆ تەسەور کە لە ناوچەیەکی وەکو هەڵەبجە و هەورامانە 3 نەخۆشمان هەیە. لە ناوچەیەکی وەکو تەکیە 5 نەخۆشمان هەیە، لە چەمچەماڵە 7 نەخۆشمان هەیە، لە ڕانیە نزیکەی 20 نەخۆشمان هەیە، لە کەلار نزیکەی 20 نەخۆشمان هەیە. بۆیە زۆر جار ئەنجامدانی چالاکی بۆ ئێمە قورسە. چونکە ئێمە زۆر جارەمانەیە کۆبوونەوەی بکەین، کۆنفرانسێ بکەین، شتێ بکەین کە بیری لێ ئەەکەیتەوە نەخۆشێک 7 نەخۆشمان لە 6 نەخۆشمان لە کفری هەیە. ئەم 6 نەخۆشە لە کفری بەم هەموو هیلاکی و مادوو بێنەبی هەنی بۆ سلێمانی. لەوانەیە هەر 6 بۆی نەکرێت. لەوانەیە هەر 6 بۆی نەکرێ بۆی. یعنی تۆ زەختێکە کە ئەگەر ئەڵێ ئەبێ هەر 6تان من تۆ کۆمەڵی لەباتی ئەبێ ئیشی کۆمەڵە ئاسانکاریە بۆ نەخۆشەکان. نەک زەخت دروستکردن و لۆ دروستکردن و بارگرانی لەسەریانەوە ڕەنگە ئەو 6 نەتوان ئامادە بن. لەبەرەوە ئێمە زۆر جار ناتوانانی کۆمەڵە چالاکی گشتگیر و کۆبوونەوەی گشتگیر ئەنجام بدەین بەهۆی پەرتەوازەییمان کە ئەڵم پەرتەوازەیی لە ڕووی جوگرافیەوە پەرتەوازە بووین کە هەر کەوسی کەوتوتە شوێنێکەوە. باش ئەم گرروگرفتانی کە باست کرد زۆرێک لە گرروگرفتانت باس کرد بزان بێچکە لەمانە زۆرێکت باس کرد کە ڕوبەڕووی ئەو کەسانە بنەوە کە تووشی ئەو نەخۆشیە بوون، زۆرێکت باس کرد کە ڕوبەڕووی ئێوە ئەبنەوەکو سەرۆکی ڕێکخراو. بزانم چی دیکە هەیە کە ئەبێتە گرروگرفت بۆ نمونە ڕۆژانە دێتە بەردەمتان بۆ ڕایکردنی کارەکانیان؟ ئەوانەی کە ڕۆژانە دێتە بەردەسی ئێمە نەخۆشانی هیمۆفیلیا بە حکمی ئەوەی کە یەکێک لەو شوێنانی کە مەترسیە جومگەکانێتی باشە جومگەکانیان بە بەردەوام تووشی خوێنبەربوونە بوون لە بەرەوەی بۆشایی جومگە هەیە. کاتێ ئەم جومگەیە تووشی خوێنبەربوونە بە خوێن ئەچێتە ناو بۆشایەکەوە، دواتر ئەم بۆشایە ئەوەستەی ئاوسێ بە بەردەوام ئەم حاڵەتانە کە ڕوئەدا 2 بارە و 3 بارە و 10 بارە و 20 بارە ئەبنەوە ئەبێتە هۆی لە کارکەوتنی جومگە. بەڵێ بەشێکی زۆری نەخۆشانی هیمۆفیلیا جومگەکانیان لە کارکەوتووە، چ جومگەی قاچی بێت، چ جومگەی ئەژنۆ بێ، جاری وا جومگەی دەسێتی، جاری وا جومگەی شانێتی. ئەمانە هەمووی ناتەواوی لە ڕاپەڕاندنی ئیشوکاری ڕۆژانەیە دروست دەکەن. زۆر ڕاستە. سەردەمێک ئەم نەخۆشە کەسێکی ئاسایی بوو بە پێی خۆی ڕۆشتۆ هیچ کێشێکی نەبووە، بەڵام ئێستا کە جومگەی وای لێ هاتووە من نزیکەی 5 نەخۆشمێ بەدا شەقەتوان بڕۆ، چەند نەخۆشمێ لەسەر عەرەبانن. باشە ئەم کەسە ناتوانێت ئیش و کار بکە و زۆر جار خێزان و ماڵ و مناڵ و عایلەشی ئەکەوێ بەسەرە و چەند نەخۆشمێ هیچ داهاتێکی تریان نییە، هیچ داهاتێکیان نییە. وەکەوەی کە وەکو نەخۆشێکی خاوەن پێداویستی تایبەت ناسراوە هیچ مەسەڵەن هیچ موچێکیان هەیە، هیچ شتێکیان بۆ بڕێتەوە؟ ئەوانەی کە لە پێش ساڵی 2011ەوە معاملاتیان کردو لە پێش ساڵی 2011 و 2012 ئەو کاتە تا ڕادەی حکومەت وەزعی باشتر بوو ئەو پرۆسانەی ڕانەگرت بوو، موچەیەکی 150,000 وەرەگرن لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی، ئەویش بەو شێوازی کە دێت خۆتان ئاگاتان لە دۆخی موچە و بارودۆخی تەواوی فەرمانبەران و خەڵکی تریش هەیە. ئەوانیش لە هەمان دۆخان و بە موچەیەکی زۆر کەمتر و بە بێتوانایی لە ئیشکردنی ترا. زۆر ڕاستە. و بەشێکی زۆریشیان گرێچین، خێزانیان بەسەرەوەیە، عایلەیان بەسەرەوەیە. یعنی من بە بەردەوام ئەمانە ئەبینم، بەجددی ئەمە زۆر زۆر ناخۆشە. یعنی جاری وا هەیە 50 تەلەفۆنم بۆ ئەکرێ بۆ یەک نەخۆش پەیوەندیم پێوە ئەکە، هەموو سەری هەفتەیەک تەلەفۆنەکە، ئیشێک نەبوو، فڵانشت نەبوو، فڵانشت نەبوو. سەیرەکەی قەیرانی دارایی لە وڵاتەکە ئەوای لێ کردووە کە کەسی ساو زۆر جاریشی دەست ناکرێت. زۆر ڕاستە. بەڵێ چی لەم دۆخە ئەکە، یعنی وەرە تۆ ئەوم بۆ هەڵکە. زۆر ڕاستە. بزانم تا چەند خەڵک هۆشیاری هەیە لەبارەی ئەم نەخۆشیەوە، تا چەند خەڵک ئاگادارە بۆ نمونە ئەگەر پرسیارکەی هەر لە مەسەڵەن لە هاوڕێ و هاوکارانت لە خزم و کەسوکار مەسەڵەن تا چەند خەڵک ئەوەی کە نەخۆشێکی وای نەبێت تا چەند خەڵک مەسەڵەن ئەزانێ ئەم نەخۆشی هەیە، مەسەڵەن کارلێکەکانی ئەمانەیە، مەسەڵەن خەڵک زانیاری هەیە هیچ لەسەر ئەو بابەتانە؟ خەڵک زانیاری زۆر کەمە لەسەر ئەم بابەتە، چونکە ئێمە پێشووتر هەر بە کۆمەڵی هیمۆفیلیا پێکەوە بووین بە ناوی هەر ڕێکخراوەکەش ناوی کۆمەڵی هیمۆفیلیا و تالاسیمای کوردستان بۆ ناوە دروست کرابوو. بۆیە خەڵک زۆر جار هەروە ئەزانێت تالاسیمیایە، لەبەر چی؟ لەبەرەوەی عەدەدی تالاسیمیا، ژمارەی تالاسیمیا توشبوانیان زۆرە، بەس لە ناو شاری سلێمانیان نزیکەی 800-900 توشبووی تالاسیمیا هەیە، بەڵام لە ناو شاری سلێمانیان نزیکەی 50 توشبووی هیمۆفیلیایە، 50 بۆ 55 توشبووی هیمۆفیلیامان هەیە لە ناو سنتەری شارەکەیە. باشە ئەمە یەکێک لە جیاوازیەکانی کە لە ڕووی ژمارەوە فەرقوانە. یەکێکی تر
هیمۆفیلیا بە جۆرێکە کە بە دەموچاوی کەسەکەەوە دیار نییە کە ئەم کەسە نەخۆشە شتێکی پێوە دیار نییە لەسەر ڕەنگە تۆ چەند هیمۆفیلات پێنیشان بە ماوزانی کەسێکی ئاسایی هیچیان پێوە دیار نیە بەڵام کێشەکە لە ناخیانە بەڵام تالاسیمیاوانە بە فەیسیانەوە ڕاستە خۆ دیارن کە ئەم کەسانە توشبی تالاسیمیان وە بە حکمی ئەوەی کە ژمارەمان کەم بووە و دەنگمان نەبووە زۆرجار نەخۆشانی پێشووتر دەنگیان نەبووە و لە بەرەوەی ئەو نە هەوڵمانداوە ئەو نە سەردان کراوە خەڵک بێتاقەت بوون من لە 2010 بەرپرسیارەتی کۆمەڵە وەرگرتووە پێش من 3 کەسی تر وەری گرتووە یعنی ئەچون 50 شوێنانەکە کە جوابیان نادرەوە تااقەتیان نامەوازیان هەیە ئەمە هەمووی هۆکارێکن بۆ ئەوەی کە خەڵکی شارەزایی نەبێت سەبارەت بە نەخۆشی هیمۆفیلیا و زۆر کەم خەڵک هەیە بزانێ نەخۆشەکە چییە ئیلا ئەو کەسانی کە خۆیان لە بەشێکی پزیشکی ئەخوێنن یان ئەو کەسانی کە خۆیان یا کەسێکیان توشبووی ئەم نەخۆشییان هەیە ئەگی ناوەکو خەڵکی گشتی شارەزایەکی ئەوتۆیان لێ لەسەری باشە بزانم هیچ کات ئەوەتان نەکردووەکو سەرۆکی ڕێکخراو بۆ نمونە لە ناوەندەکانی خوێندنە بەکوی باست کرد ئەم نەخۆشیە لە سەرەتای لەدایک بوونی ئەو کەسێک کە لەدایکە بێت ئەم خەڵگری ئەم نەخۆشیە بۆ نمونە لە ناوەندەکانی خوێندنە زانیاری ببەخشنەوە بۆ نمونە ئیشێکی دوکومنتاری لەسەر بکرێ مەسەلەن بۆی زانیاری زیاتر وەربگرێ مەسەلەن قوتابیان و مەسەلەن مناڵ زیاتر زانیاری وەربگرێ لەسەر ئەو بابەتە طبعا ئەم فکرەی کە تۆ ئێستا باست کرد ئێمە لە ساڵی 2022 بوو یا 23 بوو خسبانە بواری جێبەجێکردنەوە نووسراوێکمان کرد بۆ بەڕێوەبەراتی پەروەردە کە مۆڵەت بدا لە کۆمەڵێ مەکتەب بوو لە کۆمەڵێ ناوەندی خوێندنە باسی ئەم نەخۆشیە بکرێ بە سیمینارێکی کورد بەپێی ئاست و مستەوای تێگەشتنی خوێندکارەکان و بەپێی ئەو قۆناغی کە باسێکین بەڵام ڕەتیان کردەوە وتیان لەبەرەوەی هیچ کەس و ڕێکخرا و لایەنێک بۆی نییە بچێتە ناوەندەکانی خوێندن نووسراوێکی فەرمی وەزارەتیان بۆ هێنام لەبەرەوەی ئەمە وەکو بزنس و ڕیکلام و ئەم جۆرە شتانەی لێ هاتووە دیارە خەڵکی تر هەبووە پێشووتر هەستاون ئیستیغلالی ئەم دۆخەیان کردووە وەکو ڕێکخرا وەکو منەزەمە وەکو نەخۆشخانە کە چونوتیانە بەبێ بەرامبەر فلان ئیشەکەین و فلان شتەکەین لە شوێنەکانە ناساندنیان بۆ کەلوپەل و بەرهەم و براندینی خۆیان کردووە ڕێگریان لەوەش کرد ڕێگریان لەو پرۆسە کرد بەتر ئەوە بوو من گلەینامەیەکم بڵاو کردەوە لە پێگەی خۆم تایبەتم کرد بە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی یەک کۆمەڵ نووسرا و بەڵگەم هێنا کە لەو هەفتەی ئیمزاکەی منیان ڕەت کردەوە نووسراوەکەی منیان ڕەت کردەوە مۆڵەتیان بەدەیان ناوەندی تەندروستی تردا بوو بە چەندەها خستخانەی ئەهلیدا بوو بە چەندەها ڕێکخراوی تردا بوو لەناو چەندەها مەکتەبە چوبوون عەرزی ئەو بابەتانەی خۆیان کردبوو منیش نووسراوەکەی بەڕێوەبەرایەتیم دانا کە ڕەتی کردوتەوە بەپێی ئەم نووسراوە نابێ بکرێ ئەتر خوا هەڵناگرێت لەو کاتێ ڕاستە خۆم بەڕێوەبەری پەروەردە هاتە سەر خست خۆی وتی فەرموو بچن ئەنجامی بن نزیکەی 12 مەکتەبمان بەسەر کردەوە طبعاً بەسەرکردنەوەش بودجێ ئەوێ و کاتی پێویستە و ئێمەش وەکوی لە سەرەتاو لە پێش بەرنامەکەیە باسمان کرد ینی هەموو ئەم شتانەیەکەین لەسەر جوهد و هیلاکی خۆمانە ڕەنگە توانای شخصیمان تا توانایەک بێتەوە بتوانی بەردەوام خەریکی کۆمەڵەشت بی زۆر ڕاستە کاک زانیار من پرسیارێکی ئەوتۆم نەماوە بابەتێکی ئەوتۆم نەماوە گەر خۆت شتێک ما بێت لەسەر ئەو بابەتە پێت خۆش بێ قسە بکە یاخود زانیارێکی دیکەمان پێ بدەیت ڕاستی من حەزەکەم یەکشت لێرەوە بە بینەران بڵێم ئەو کەسانەی کە بینەری ئەم بەرنامەیەن و خاوەنکارن و خاوەنی کۆمپانیان و خاوەنی دامەزراون کە لە توانایان هەیە حەزەکەم بەردەوام چاویان لەوە بێ نەکتەنیا بۆ هیمۆفیلیا بۆ کەسانی خاوەن پێداویستی تایبەت نسبەیەک لە ئیشەکانیان تەرخان بکەن بۆ کەسی خاوەن پێداویستی تایبەت چونکە ئەم کەسەش پێویستی بە ژیانە بەرپرسیارەتی ژیانی لەسەر شانە ڕەنگە نەخۆشی هیمۆفیلیا وەکو هیمۆفیلیا ناتوانێت شتی قورس بێت ناتوانێت دەست لەو ئامێرانە بدا کە بڕەرن ناتوانێت چەقۆ بەکاربێنێ لەبەرەوەی خوێنبەربوونێک بۆ تۆ ڕەنگە بە لەزگەیەک بوەستێتەوە بۆ کەسێکی ئاسایی بە 5 دقە لەزگەیەکی لێ بۆ ئاسایی بێ بەڵام ئەم بێ عیلاج وەربگرێ جاری وابێ بە هەفتە بمێنێتەوە بۆیە ئەتوانن ئیشی سووک بکەن ئیشی سووک چیە ئەتوان لە ئۆفیسێکە کار بکەن ئەتوان لە دامەزراوەیەکە کار بکەن و بنسبت لە خۆشانی هیمۆفیلیا پسپۆری جیاوازمان زۆرە بۆیە داوا ئەەکەم لەو کەس و کۆمپانیایانە کە بپێی پسپۆڕەکانی خۆیان سوود لە توانە و بەهرەکانی نەخۆشانی هیمۆفیلیا وەربگرن یاخود ئەو کەسانە با لە پێشی نەبن کەسێکە یعنی ئێستا یاسایەکەیە لە حکوومەتی عێراقیە هەمیشە دامەزراندن کە ئەکاتەوە ئەڵێ 100 کەس وەرەگرین باشە ئەڵێ 105 ئەم کەسانە ئەگەر بە خاڵبەندی بێ ئەم کەسانە دانراوە بۆ خاوەن پێداویستی تایبەت باشە 105 دانراوە بۆ کەسوکاری شەیدا یعنی سیرەکەی لە حملەکەی کە ئەمێنێتەوە ئەگەر لە 100 کەسەکە 5 کەسی بۆ ئەوانە ئەم 5 کەسە خۆیان لەناو خۆیانە منافەسە ئەکەن بۆ وەرگرتنی ئەو 5 کورسیە
بۆیە باشتر وایە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی وە خاوەن کۆمپانیاکان خۆیان ئەم ئیشە لە لای خۆیانەوە بکەن لە کۆمپانیایەکە 20 مۆزەفی تیا بە مۆزەفێکی خاوەن پێداویستی تایبەت بێت نەکتەنیا هیمۆفیلیا هیوانی تریش چکە بەڕاستی ئەبێ ئێمە چاومان لەوە بێت وردە بازاری ئەهلی ڕێک بخرێتەوە کە دەرفەت بۆ خەڵکانی تریش بڕەخسێ و مەجای ئەو کەسانی تریش بن بتوان ژیانی خۆیان دابینکەن چکە بەجددی من یەک شتم پێ ناخۆشە کە زۆر جار ئەمەم بینیوە کەسێک کە خاوەن پێداویستی تایبەت بێ ناکرێت بە چاوێکی تر سیر بکرێت ئەبێ سوود لە توانە و ئەزمموی وەربگیرێ و ڕێکخراوەکانیش ئەرکیانە هاوکاری بکەن ئیشی بۆ بکەن دەستگیرۆی بکەن ئەمە ئیشی سەرەکی ڕێکخراوەوە هەموو شوێنەکان نەک مەسەڵەن کۆمپانیاوینەکان بە مەسەڵەن کەناڵەکان مەسەڵەن دامەزراوەکان سەلای ئێمە خاتوکەنار ئامادەکاریان پرۆگرامی ئێمە بەڕاستی ینی لەبەرەوەی کە خاوەن پێداویستی تایبەتە و نابینایە بەڵام کارێکەکە مەسەڵەن بە دوو کەسیتر ناکرێت بەڕاستی ینی ئەبێ ئێمە ئەوانە لەبەر چاو بگرین بەڕاستی یەزوو توانایەکی زۆر تایبەتیان هەیە زۆر مەسەڵەن بەتوانان زۆر ئازان يعني من حەزەکەم بەراوردکاریەک بکرێت گریمان دە مۆزەف لە شوێنێک وەربگیرێت و دە مۆزەفی خاوەن پێداویستی تایبەتی وەربگیرێت یعنی دڵنیاتەکەمەوە ئەگەر توانای ئەم کەسانە لە توانای ئەوانی تر زیاتر نەبوون ئەو کاتە بە خاوەنی ئیشەکە خۆی قەرار بە زۆر ڕاستە زۆر لەگەڵ قسەکەتان زۆر سپاس کاک زانیار سپاس بۆ ماندوو بوونێت زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ کاک زانیار عادل کابڕێزیان سەرۆکی کۆمەڵی هیمۆفیلیای کوردستان لەقەی سلێمانی بوون قسە و باسمان کرد لەسەر کێشە و گرفتەکانی توشبوانی هیمۆفیلیا هیوادارم هەمووتان تەندروست باش بن تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.